باس و قسە و گفتوگوی زیاترەکەین لەگەڵ دکتۆر ئەرکانە کە ئەم بەیانە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادا بێت. دکتۆر بانی باش و زۆر بەخێر بیت، هیوادارم زۆر باش بیت. من باسێکی مەولانام کرد، بە هەر لێرە یەک پرسیارە لێ بکەم. سەمای مەولانە چۆن دەبینی جەنابە؟ سەمای مەولانە بریتیە لە پەیوەندی مرۆڤ بە گەردوونەوە، ینی بەڵێ زۆر باش. با بچینە سەر پرسیەکان دابنیشن و بەرنامەکەمان دەست پێ. فەرموو دکتۆر جان. بەنی باش. بەخێر بێت. بانی باش بەخێراتی. بەخێر بێ. وڵا ئەگە حەزە نەبێتە ئەم لاتە دابنیشی سپاس دەکەین دکتۆر جان. زۆر سپاس. بەخێر بێ یاخوا. دکتۆر من لە سەر شاشەکە باسم لەوە کرد کە سەمای مەولانە یەکێکە لەو سەما پەرستشانەی کە بۆ پەرستشی خوداوەندە و مێژووەکەشی مێژوویەکە کە لە سەدەی 16ەوە دەستی پێکردوون. لە جیهانە ئێستا سەمای مەولانە لە چه ئاستێکدایە و چۆن کاریگەری هەیە لەسەر پەرستش؟ سپاس بۆم دەرفەتە. بابەتێکی جوانە و بابەتێکی ڕۆحانیە. هەڵبەتە چۆمڵێ دەرچوونی مرۆڤ لە دنیای مادەوە بۆ ناو دنیای ڕۆح شتێکی کاریگەرە بۆ ئەم ظروف و زەمانەکە هەمومان مەشغوڵین بە دنیا و خەفڵەتەکانی دنیا و چۆمڵێ بێزاریەکانی دنیا. ئەتوانم بۆ پێشەوەی وەڵامی جەنابەتەوە سەمای مەولانیان ئەم جۆرە کە پێوترێ سەماع یان ڕەقسی سەما واتە ڕەقسێک گوێگرت سەماع وشەیەکە وشەیەکی عەرەبیە بەڵێ بەواتە گوێگرتنێت جیاوازە لە زیکر جیاوازە لە زیکر تۆ قسە ئەەکەیت بەڵام تۆ لێرە گوێ ئەگری گوێ لە چی ئەگری گوێ لە ناخی خۆ دەگری بەڵێ گوێ لە ناخی خۆ دەگریت وە ئەتەوێت ناخی خۆت میقاتکەی لەگەڵ پەروەردگار لە مەسەلەن تقریبا لە 245 پێش عفو لە 245 هیجریە لە سەردەمی زنونە میسری کە یەکێک لە عارفە گەورەکان بووە مۆڵەتی یاوە بە شوێنکەوتوانی دەروێشەکانی کە سەماع بکەن یان ئەم جۆرە ڕەقسە ئەنجام بدەن و دواتر چۆمڵی کەم و زۆرە هەر هەبووە تاکو لە سەردەمی مەولانای ڕۆمیە لە سەدەی 7 هیجری کە سیانزەی میلادیە کات زاینیە کات چۆمڵی ڕەونەقی هیچتری وەرگرت و شۆتەش کۆفایی سەمای مەولانە وەکو چۆن مەسەلەن فێرقەکانی فێرقەی مەسهەبی زۆر لە دنیادا ئەتوانین بڵێن فێرقەی مەولەویە فێرقەیەکی چۆمڵی جیاوازترن لە هەموو ئەوانە بەتایبەت دکتۆر قسەکەشە پێ بڕم لە ناوچەکانی تورکیا و سووریا زۆر بە دڵنیاییەوە چکە خۆی لە قونیە مردووە لە کونیەی تورکیا کۆچی دوایی کردووە خۆی لە ئەسڵا خەڵکی ئەفغانستانە لە بەڵخی ئەفغانستان لەدایک بوو. دکتۆر مادام بابەتەکە وای لە سانە لەم چەند مانگەی ڕابردووە خۆ بڵین لە کۆتایی ساڵی ڕابردووە فیلمێک بڵاو بووە لە بینی ئێران و تورکیایە کە دەنگۆیەکی زۆریشی بە دوای خۆیان هێنا کە باز لە مەولاناکە لە بەرەوەی دووسێ وڵاتن کە بەی خۆی داهێنن مەولانا بەی خۆیان داهێنن بۆیە ینی مەبەستەکە لە قسەکەی جەنابەوە هاو کە خۆی لە ئەسڵە ئەفغانیە و لە ئێران گەورە بۆ دواتر لە قونیە کۆچی دوایی کردو بۆیە هەمووی خۆی بە خاوەنددارێتی مەولانا و بە تایبەت لە بەروی کەسێکی جیهانیە خەڵی حەزەکەن بڵێ ئێمە دکتۆر ئەمە خۆی چیرۆکێکیشی لەسەر بووە نەجا نازانم ئەگەر تۆ بتوانانی باز لەو چیرۆکەما بکە ئێمە لە چیوە هاتۆ سەمای مەولانە چیرۆکی بێ عاشقانەیە لەسەر ئەو بابەت بەڵێ خۆی هەر لە ئەساسە عشق هۆکارە لە لای مەولانە هەموو شتێکە بزوێنەری ژیانە ینی مەولانە عاشق بووە دواتر سەماعی ئەنجام داوە عاشقی چی بووە؟ عاشقی پەروەردگار بووە لە ڕێگەی کێوە کەناڵی هەبووە ئەم کەناڵە شەمسی تەبرێزی بووە یان کەسێک هەبووە کاریگەری لەسەر ژیانیە بووە مەولانە پێشەوەی ببێتە ئەو مەولانایی کە دنیای ناسێ زاهیدێک بووە چۆمڵێ مەلایەک بووە مەدرسەی پەیوەندیەکەی بە شەمسی تەبرێزیەوە چی بووە ینی پەیوەندی بە شەمسی تەبرێزیەوە پەیوەندیکی ڕۆحی بووە لە چۆمڵێ لە قاڵبی شەریعەت تۆ توانین بڵێن لە دنیاە شەریعەت هەیە تەریقەت هەیە حەقیقەت هەیە بڵێن ئەوەی پێوەرەکانی یان پلەکانی ناسینی خوددا ئەوانە خۆی لە قاڵبی شەریعەتدا دەرچووە هاتۆتە قاڵبی چیەوە هاتۆتە قاڵبی تەریقەتەوە لە تەریقەتە بە دوای چیاگەڕاوە بە دوای واقع و ڕاستیاگەڕاوە دواتر گەشتۆ بە حەقیقەت و دواتر گەشتۆ بە معریفەت کە ئێمە پێڵێن عارف و گەشتۆ بە خوددا ناسی. دکتۆر تەسەوف یەکێکی ترە لەو
چۆنەڵی ئەو کردانی مەولانا یاخود ئەرفانیت یا ئەو تەسەوفی کە جەنابە باسە کرد لە کووردا شاعرانی گەورەمان هەیە وەکو نالی وەکو سالەم وەکو مەحوی وەکو مەولەوی کە لەسەر ئەم تەریقەتە ئیشیان کردو و هۆنراوایان هەیە. کورد چۆنە بەستیتۆ بە ڕێبازی تەسەوف و بە ڕێباسی عێرفانیت؟ جەناب داماژت پێدا شاعرانی کورد ینی بەبێ ئێستسنانی بەبێ ئەوەی کەیەکی یان لێت دەرکەی شاعرانی کلاسیک و ئەلبەتە شاعرانی نوێش هەمویان کەوتونەتە ژێر کاریگەری ئەدەبیاتی فارسیەوە. ئەو ئەدەبیاتی فارسیەش چه ئەدەبیاتێکە یان چه ژانرێکە ژانری عێرفانیە کە دنیای داگیر کردووە نەکو بڵێ ینی هەر ئەدەبیاتی کوردی و شاعرانی کورد مەحوی کە جەناب فەرمووت یان مەولانەی ڕۆمی مەولانەی تاوەگۆزی ئەمانە خۆیان عارف بوون. ئەتوانم بڵێم ئەوان ئەمانە کاریگەریان کەوتن نەجێ کاریگەری مەولانەی ڕۆمی یاخود شاعرانی تری وەک حافظ سعدی هەتاری نیشاپوری فەرموو درێژە بە ئەمانە هەر یەکێک لەم شاعیرە کوردانە خۆیان لە خۆیانە عارفێکن. بەڵام ئایا جیاوازی عێرفانی ئێرانی لەگەڵ ئەو عێرفانی کە لای شاعرانی کورتەیە جیاوازیەک هەیە. جیاوازیەکە ئەوەی کە ئێمە مەسەلەن مختصین لە بواری ئەدەبیاتی عێرفانی یاخۆ زمان و ئەدەبیاتی فارسیە لە لای شاعرانی کورد لە ئەو وەجه و بینینەی کە هەیەە بۆ خوددا بریتیە لە جەلالی خوددا واتە چۆن بڵێ شکۆی خوددا یاخود چۆن بڵێ زۆر و زەنگی خوددا کە وانە زۆر و زەبری خوددا سەرزانشتی بڵێ قەهرەکە بەڵێ بەڵێ هەمان بەڵام ئەچێتە چوارچەوەی زیکرەوە بە دڵنیاییەوە جۆرێکە لە زیکر بەڵام چ زیکرێک زیکرێکەوە مەحرەمانە لەگەڵ کەسێکە ڕازەگەی کە هەستەگەی لە خۆتەوە تۆ زۆر نزیکە بۆی قسەکەم تاو نەگرت. بەڵام لای مەولانای ڕۆمی یان لە شاعرانی فارس جەمالی خوددا بینن یعنی مەڕوونەتی خوددا زیاترە بینن ڕەحمان و ڕەحیمی خوددا بینن. بۆیە ئەوان کاتێکە لەگەڵ خوددایە گفتوگۆکەن یاخود ئێماڵی مناجاتەکەن مناجاتی ئەوان مناجاتێکە وەکو بڵێ لەگەڵ کەسێکایە کە زۆر لێوە نزیکە. ئەلبەتە مەش هەر لە قورئانەوە سەرچاوی گرتووە ناکرێ بڵین شتێک بێت جیاواز بێ یان ئەلبەت لە شەریعەتی ئیسلامەوە سەرچاوی گرتووە کە خوددا خۆیە فەرموێ من لە ڕێگی پەناگوێەوە لە مرۆڤ نزیکترم. بەرمەمنای هەمان دیدگا ئەمان خوددا زۆر نزیک لە خۆیان نەبینن. بۆیە کەسێکی وەکو مەولانە باوەڕی بە واستە نییە ینی کەسێک واستە بێ لە بینی خوددا و خوایە بەڵێ ئەڵێ من نەخواهم لطفێمە ئەز واستە کە هەلاکێ قەوم شد ئەن ڕابتە من بەڵێ هیچ واستەیەکم ناوێت ئەگەر واستەیەک هەبێ لە بینی من و هەر کەسێکە من و خوددایە ئەبێتە هۆی لە ناوچوونم ئەبێتە هۆی چۆڵی بەلا ڕێدابردنم. دکتۆر مادام چینە سەر فارسی و بابەتی حافظ و ئەمانە پێم خۆشە پرسیاری ئەو بکەم مەولانە چۆن توانیوێتی یاخود بە جۆرێکی تر پرسیارەکە بکەم چۆن لە ئێران توانراوە لە ئەدەبیاتی فارسیە بە تایبەت لە شعرەکانی حافظ لە شعرەکانی سعدیە سوود لە مەولانە وەربژیرێ یعنی زۆربەی شعرەکان لە ئێرانە هەیە ئەلفسایە هەیە کە ئەگەر حتمما ناوی بیستووە یاخود شەهریار ئەمانە زۆر جار باسی مەولانە ئەکەن کاریگەری مەولانە ئەوەنە گەورە بووە لە سەریان کە بەردەوامیان بە ڕێبازەکەی مەولانایەوە یعنی ئەمە هۆکارەکەی چییە دکتۆرکە بەم شێوازە تا ئێستا لە سەدەی سانزۆ تا ئێستا کاریگەری مەولانە هێشتا زیاتر دەبێت کەمتر نەبووتەوە ینی هۆکارەکەی ئەتوانم بڵم لە یەک خاڵە کۆی کەم وجگە لە توانای شعری مەولانە خاڵێکی تر هەیە کە مەولانە بۆ ئەو سەدە و سەردەمە کەسێک بووە کەسایەتیەک بووە گرنگی داوە بە چۆمڵی ئۆمانیزم یاخود مرۆڤ دۆستی مرۆڤ میحوەری کە لە هەمان سەردەما ڕێنسانس لە ئەوروپا چۆمڵی گەشەی کردووە و مرۆڤ بۆتە سنتەر هەر لەگەر لە سەماکەشیە سیرکەیت مرۆڤ بە دەوری خۆیان خولێتەوە بە دەوری خۆیان خولێتەوە کەواتە مرۆڤ ئەو لێویەتە نەک شتێکی تر ئەلبەتە ڕەقس سەما پێشتر هەبووە زانی لە نەژاد و قەومە کۆنەکان هەرە بووە یان سەمای کوردی کە ئێمە خۆمان فەسلی بەهارە و فەسلی خۆشی دەربڕین ئەومان هەڵەپەڕین بەڵام هەڵپەڕینی ئێمە مەسەلەن بە دەوری شتێکە یان بەڕیز هەڵەپەڕین بەڵام لە سەمای مەولانایە هەڵپەرکیەکە سەمایەکە
مرۆڤ بە دەوری خۆیە ینی خۆی محورە سنتەر خودی خۆی خودی خۆیەتی هیچ شتێکی تر نییە هیچ شتێکی تر گرنگ نییە جگەل لە مرۆڤ. باشە دکتۆر کاریگەری مەولانە هەبووە لەسەر هوەر و ئایا مەولانە خۆی وەکو هوەرێک سێر دەکرێت؟ بەدڵنیاییەوە مەولانە بێگومان سەمای مەولانە بەڵێ سەما یان سەمای مەولانە بڵین هاوکات لەگەڵ دەفا یاخود لەگەڵ نەیاژ مەسەلەن سەماکەی دەست پێ کردو ئەم دوو ئامێرە دوو ئالەتە مۆسیقیە دەف نمادە بۆ کەون عالەمی کۆبرا بەپێ عێرفان و نەی نمادە بۆ عالەمی سۆغرا مرۆڤ مەسەلەن نەیژ وەکو مرۆڤ عەمودیە قامیشەکە لێ چۆن حکایەت میکند از جدایی‌ها شکایت میکند بەڵێ مرۆڤ بە نەی شوبهێنراوە لە ئەدەبیاتی عێرفانیە و بە تایبەتیش لای مەولانە کە مەولانە خۆی ڕچەشکێنی چۆمڵی یا دەتوانین بڵێ مەولانە لە بابەتی نەزەریاتی عێرفانیەوە هاتوتە ناو بابەتی کارێکی و عەمەلی عێرفانی وە بە چیرۆک عێرفانمان تێگەێنێ نەگەوەی بە نەزەریات. دکتۆر باسی دوو ئامێرت کرد کە دوو ئامێرن لە هەڵقوڵاوی مێژووە هەیەەوە لە ناو ناخی تەسەووف و عێرفانیەتە بوونیان هەیە بە ئێستاشۆ لە زۆربەی تەکیەکانە لە زۆربەی شوێنە ئاینیەکانە بینی کە ئەچیت دەف و دوو تەپڵە و ئەمانە بوونیان هەیە و نەیش بە هەمان شێوەکو تەقسێکی چۆنەڵی دڵگیر و ئەوەی کە کاریگەری لەسەر دڵەکە. سەمای مەولانە توانوێتی لە ڕێگەی سەماکەوە زیاتر لەگەڵ پەروەردگاری خۆت لەگەڵ خودای خۆتا تێکەڵ ببی؟ بەدڵنیاییەوە ئەوەی کە وتم مەسەلەن سەما لە ناو شەریعەتی ئیسلامە ڕێگە پێدراو نییە شتێکە چۆمڵی مەکروهە یان ئەتوانن بڵێم بەشێک نییە لە عیبادەت بەڵام لای مەولانە بۆی لە نزیک خوددا نزیک بێتەوە سەمای هێناوەتە ناو عیبادەت و نیایش و چۆمڵی ذکر لەگەڵ خوددایان ڕابطەیەکی مستەقیم لە بینی مرۆڤ و خوددا بەدڵنیاییەوە توانیوێتی ئەو کارەی کردووە ئەو کاریگەریشی هەبووە بە تاکید دەستەکانە خۆش بە دکتۆر بابەتەکەونە خۆشە ئەوە چۆنەڵی جێی هاوەیە کە قسەی لەسەر بکەی ینی حەزمەکە بەرنامەکە 2 ساعت 3 ساعت بەس باسی ئەم بابەتەمان بکردا بەس ئینشەڵا لە ئایندا بەرنامەی ترەکەین و دیداری تریشمانە بێت بەڵام بۆ ئەمڕۆ کاتەکەمان هەر ئەو نەبوو زۆر سپاس بۆ دکتۆرەکان مامۆسای زانکۆ کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لە گەڵمان نبوو سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر هەڵێ سەرجەم بگە بابەتەکانمان ئەمڕۆ لەگەڵ کۆسار پێشکەشکردن تا ڕۆژێکی دی خواتان لەگەڵ بمێنن بە خێر و خۆشی.